بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزانکردنەوەی سەرچاوی ئاوی بەنداوەکان کاریگەری خراپ لە سەر هەرێمی کوردستان دروست دەکات. زۆرینەی سەرچاوی ئاوی بەنداوەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان دەڕژێنە ناو هەرێمی کوردستان و سەرچاوەکانی بەنداوەکانی ئاو پێکدێنن. بە میواندارێک لە بەڕێزان ئەکرەم ئەحمەد بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم و هەروەها دکتۆر هەڵەت ڕەشید دکتۆرە لە جوگرافیای سروشتی تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا ڕاپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. گرتنەوەی سەرچاوی ئاوی زەی بچووک لە لایەن وڵاتی ئێرانەوە کاریگەری خراپ لەسەر ئاوی خواردنەوە و پرۆژە کشتوکاڵیەکان و بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان دروست دەکات. سەرچاوی سەرەکی زەی بچووک لە وڵاتی ئێرانەوە دەڕژێتە هەرێمی کوردستان. دوای گرتنەوەی ئەو سەرچاوێش کاریگەری خراپ لەسەر پرۆژەی ئاوی خواردنەوەی بەشێک لە شار و شارۆچکەکانی سنووری پارێزگای سلێمانی دروست دەکات. جگە لە زەی بچووک مەترسی گۆڕینی ڕێڕەوی ڕووباری سیروانیش هەیە لەلایەن ئێرانەوە. ئەمەش کاریگەری خراپ لەسەر بەنداوی دەربەندیخان دروست دەکات. هەرێمی کوردستان خاوەنی 35 ملیار مەتر سێجا ئاوی سەرزەوی و ژێرزەویە، بەڵام تاوەکو ئێستا وەکو پێویست وەبەرهێنان لە بواری ئاو لە هەرێمی کوردستان نەکراوە. هەرێمی کوردستان خاوەنی 17 بەنداوی گلدانەوەی ئاوە کە دیارترینیان بەنداوی دووکان و دەربەندیخان و دهۆکە. زۆرینەی ئاوی سەرزەوی عێراق و هەرێمی کوردستان لە وڵاتانی تورکیا و ئێران و سووریا پێک هاتووە. ماوەی چەند ساڵێکیشە حکوومەتی تورکیا خەریکی دروستکردنی پرۆژەی گاپە لەسەر ڕووباری دیجلە و فرات کە پێگاتووە لە 22 بەنداو بە تەواوبوونیشی کاریگەری خراپ دەکاتە سەر سەرچاوەکانی ئاو لە عێراق و هەرێمی کوردستان. گرتنەوەی ئاوی بەشێک لە بەنداوەکانی هەرێم لەلایەن وڵاتانی دراوسێ لە کاتێکدایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا وەک پێویست بایەخی بە پەرەپێدانی ئاو نەداوە. شارەزانی بواری ئاو دەڵێن ئاو لە نەوت گرنگترە، بەڵام حکوومەتی هەرێم نیو ئەوەنەی نەوت و غاز گرنگی بە پەرەپێدانی ئاو نەداوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاگەکرێم گەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە کێشەی گرتنەوەی سەرچاوی سەرەکی زەی بچووک. ئێستا کێشەکە بەکوێ گەشت و هیچ هەوڵێکی بۆ چارەسەرکردنی؟ بەڵێ، زۆر سوپاس بۆم دەرفەتە. دیارە زەی بچووک یەک لە سەرچاوە سەرەکیەکانی دیزلەیە، لە سەرچیەکانی دیزلەیە کە دەڕژێتە ناو ئاوی دووکانەوە، کە بەنداوی دۆکانیش کە یەک لە سەرچاوە سەرچیەکانە کە ئاوی شاری سلەیمانی و بگرە خوارووی بەنداوە کە تا دەڕژێتە کەرکووک و تووسخورمات و ناوەڕاست و خوارو عێراقیشی لەسەرە. ئەو گرتنەوەی ئاوەیە تەمان گرتنەوە تەوقیتێکی زۆر خەتەرناکە. هەتا ئێستا ئاوەکە گیراوەتەوە ئیرادی کردووە بە سفر، واتە داهاتی ئاو لەوێەوە سفرە لە بەداخەوە لە سنوورەوە کە لە ڕۆژی جەژنە لەگەر ئێمە شاندێک لەگەر جەنابی وەزیری سەردانی شوێنەکەمان کرد، داهاتی ئاو سفرە کەەوە لە هەموو دنیادا شتی وها ڕووی نەداوە کە ئەگەر ئاو گرتنەوەی لە بڵێن تەوقیتی خەزمکردنیش دەست پێدا لە مانجی دەوە دەست پێ دەکات تا مانجی 6 بەداخەوان لە مانجی 6ەوە دەستیان پێکرد کەەوە کارەساتێکی بیئی و کارەساتێکی ئینسانی دروست دەکات. هەر لەسەر لە پێشی هەمووانەوە ئەوە 80,000 کەس لە دانیشتوانی قەڵاتزەبی ئاو بوونەوە بی ئاو دەبن. ئێستا ئاوەکەیان زۆر بە زەحمەت دەگاتێ. بگرێت دوای ئەوە جوتیارەکانی سەر ڕزەیەکەش کە زەرمەند دەبن، زەرمەندێکی یەکجار زۆر ئەگە بیش بینی لە کەناڵە ڤیدیۆیەکانە کە بە 100,000 ماسی لەوێ مردووە و هەمووی کەوتووە کە لەوانەیە ئەوە شەر دیسان ئەوە شتێکی کارەسەتی بیئی لێ ڕوو بدا و تەسیرێکی سلبی زۆریش دەکاتە سەر ناوەڕاست و جنوبی عێراق. ئەوە کارێکی زۆر خەتەرناکە، کارێکی زۆر دژ بە مرۆڤایەتیە کە کراوە بەڕاستی
واتە سەژەوە بەردەوامە ئێستا وەکو خۆیەتی کە ئیرات سفرە و ئێمە چاوەڕوانی هەرچەندە جنابی وەزیر لەگەر برێن بەرپرسی ئێرانیەکان قسەیان کرد وعدیان داوە کە لە هەفتەی داهاتوودا یاخۆ لە ماوەی هەفتەیەکە ئاوەکە زیاد بکەن بە هیوان ئەو شتە چاک بێ بەڵام بەڕاستی کە کاریگەرێکی سلبی یەکجار زۆری کردوێت زۆر باش بەس کاریگەرەکەی بۆ ئاوی خواردنەوەی کە بڕێزوتت بۆ دانیشتوانی قەڵازە 800,000 کەس بێ ئاودێ تەنها لەسەر قەڵازە هەیە بۆ خواردنەوە یاخود شارەکانی تریش هەیە نەخێر وەکو گوتم لە بەنداوی دۆکان لە قەڵاتزەوە هەتا دەگاتە شەتر عەرەب ئەهمیەتی خۆی هەیە ئاوی سلێمانیشی لەسەر بەندەکە خۆتانزانن کە ئاوی سلێمانیە چەمچەماڵە شاری کەرکووکە منشئاتی نەفتیە لە کەرکووک تووس خورماتووە تازەی ئەوە کوردستان لە خواریشەوە کە دەچێتە بەغدا و ناوەڕاست و جنوبی عێراق هەمووی پێ بەنە بەڵام وتم کە یەکەم کە زەربەی پێگەیشت خەڵاتزە بوو لەبەرەوە ئیرادێک هەیە لە سەری دۆکاندا ممکنە تا ساڵی شتر بڕبکات دوای ئەوە ئیترەوە هەمووی بێ ئاو دەبێت بەڵێ ینی کاریگەری لەسەر سلێمانی و ئەم ناوچەکان دەبێت بەڵە کاریگەری لەسەر با بڵێن ئەو زۆنە هەمووی دەبێت بەڵ سپاس دەکەم دەتەگرم بۆ لای بەڕێز کاکتۆر جەنابیشت بە خێربەی خوێندنەوەی بەڕێستان بۆ بڕیاریگرتنەوەی سەرەکی لەسەر چاوە سەرەکیەکانی زەی بچووک چیەوە پێتان وایە چ کاریگەرێکی لەسەر هەرێمی کوردستان دروستەکە سپاس بۆیەوە دیارە ئەو بەنداوی کە لە ئێران دروستکراوە 4 پرۆژە یەک لە دوای یەکە سەرەتا بە بەنداوی کۆڵەسا کە 15 کیلۆمەتر لە باشووری قەزای سەردەشتا دەستی پێ کردووە ئەم بەنداوی کە لێ دروستکراوە توانای گلدانەوەی 535 ملیۆن مەتر سێجایان لە هەندێک سەرچاوی ئێرانیە 545 مەتریش 545 ملیۆن مەتر سێجا ئاویش ئاماژەی پێکراوە کە تقریبن لە یەک لە سەر هەر بۆ یەک لە سەردەی بەنداوی دوکانەکە بەڵام گرفتە سەرێکەکە ئەوەیە واتە حەزمی بەنداوەکە گەورە نیە بەڵام ئەوەی کە کێشەی سەرێکی دروستەکە پرۆژەی بەردەم بەنداوەکە ئەویشەوەی کە تونەڵێکی گەورەی لێداوە ئەم تونێڵە ئەو ئاوەی کە لە بەنداوەکە ئەکرێتەوە لە داهاتووە گوازێتەوە بۆ دەریاچەی ورومیە چونکە دەریاچەی ورومیە لە وشکبوونی تەواوەتی نزیک بۆتەوە بۆی ئەمانیانەوێت ئەو دەریاچەیە بژێنەوە بۆی کە ئەو مەشروعانی کە هەیە بۆ لەوێ پەچی نەکەوێت کەواتە ئەیگرنەوە ئێستاش ئەگەرەوەی کە کاگرم باسی کرد لە ڕۆژانی داهاتووە بەنداوەکە بکرێتەوە بۆ مدەتێکی کاتێەوە تا لە ساڵی 2019 ئەو تونێڵە تەواو بێ ئەو داهاتە ئەوەی کە لە دیوی ئێرانەوە دێکە بە پێی راپۆرتی وەزارەتی سەرچاوە ئاوەکانی عێراق 165 زەی بچووکە ئەو ئاوە بە هیچ شێوەیەک نایەتە ئەم دیوی هەرێمی کوردستان کە گیراوەوە لە 165 زەی بچووکە بە پێی راپۆرتی سەرچاوەکانی دەرامەتی وەزارەتی ئاوی عێراق ئەمە 165 گیراوەتە کەواتە لە داهاتووە تۆ ئێستا ئەگەر بکرێتە لە دوای 2019ەوە بە هەموو شێوەیەک 165 ئاوی زەی بچووک قەتع بێت کەواتە دوکان ئەمێنێتەوە سەرچی ئەمێنێتەوە سەر ئەوەی کە لە چەمی ماوەت و شار باشێر بڵین قڵاچواران ئەوانە دێتەوە بۆ ناو دوکان زائیدەنەوەی کە لە سەر سنوورەوە دروستە بێت لە ناو سنوورەکان دروستە بێتە ناو دوکانەکە 135 ئەوەی ئێستاکە 135 ئەوەی ئێستا تقریبا توانین بڵێن ڕێژێکی زۆر کەمە ناتوانێت بەنداوەکە ینی 120 تقریبا ئەوەی ئێستا کە هەیە ئەومان بۆ پڕکاتەوە بۆیە ئەمە گرفتی سەرەکی لە شوێ دروستەکە لەوەیە دروستەکە کە ئاستی بەنداوەکە ئاوەکەی دابەزێت ئەبێت ئەوەی کە ئەو تۆمپانی کە دانراوە بۆ ئاودانی ئەو قەزانی کە باسی کرد یاخودۆ ناحێنی کە لە ناوچەکە هەیە کەمە بێتەوە لە ناو زیەکە ئەوە لە ڕێڕەوی زیەکە ئەوەشی کە لەسەر بەنداوەکە هەیە بۆ ناوچەکانی کە دووبارە کەمە بێتە جگەلەوە گرفتی کە بۆ شێ دروستەکە بۆ مەشروعی ئاودێری حەویجە دروستەکە کە بەشی باشووری کەرکووک و قەزای حەویجەی لەسرە ئەمە گرفتی بۆ دروستەکە ئەبێت هۆیەوەی کە ئەو پرۆژێ وشک بێ و لەگەڵ ئەوەشدا ئێمە تاوەکو ئێستا من ڕۆژە لە بەرنامجکە ئاماژەم پێدا تاوەکو ئێستا ئێمە مەحەڵەی چارەسەری ئاوی قورسی شارەکانمان نییە شارۆچکەکانمان نییە نیمانە تا ئێستا لە هەرێمی کوردستانە تەنان لە عێراق هەیە لە پارێزگاکانی تکریت و بەکارهێنان ئاوی قورسی شارەکان بەکارهێنانەوەشی نەبێ ئەو ئاوەی کە ڕاستەخۆ لە شارەکانەوە دەرەچێ ڕاستەخۆ تێکەڵی چێ بێت بەنداوەکانەوە بێ ئەوی هیچ معالەجیشی بکرێت ئێستا لە وڵاتانی پێشکەوتو هەر ئاوە معالەجاکرێت دێتە بۆ ئاوی خواردن بەکارش دێنێت بەڵام ئەمە نەکار ئەوەی ناکەین باڵکو ئەوەشی لە ناکەین کە هەر مادە پیسەکانی لێ بگرین نێنی بچێتە ناو بەنداوەکەوە مادە پیسەکانی نەبگرین ئێستا ئەو ئاوە بۆ شێوازی کە هەیە کە داهاتی ساڵانەکەی بۆ شێوازی کە هەیە ئەبێت هۆی ئاوی پیسبوونی ئاوی دوکان لێکۆ لە وەرزی پاییزانە یعنی سەریکە وەرزی پاییزان ڕەنگی ئاوی ئەوە ناوچانەی کە ئاوەکانی مەشروع ئاوەکانی لەسەر دوکانە سەریکە لە پاییزانە پیسە بێ و خەڵکی دوکان خۆشیان هەست بە بۆنەکەیەکەن ئەمە لەنجامی چییە چونکە لە پاییزانە ئاستی ئاوی سەر زەویە گاتە نزمترین ئاست
لە هاوینە کراوەتەوە کە بەنداوەکە کراوەتە چۆ بەناوچەکانیکە ئەگاتە نزمترین ئاست کە کەشتە نزمترین ئاست ئەو ئاوی کە لەو شارانە شۆدە هەر لە زیاد بوونایە يعني ئەو پیسی کە لەو شارانە دێ زیاد بوونە کەواتە لەو حاڵەتەیە ئەو پیسی کە لەو شارانەوە دێ تێکەڵ بەم بەنداوە بۆ زیادەکە ڕێژەکەی زیادەکە بێتەوە پیسمن ئەنجا ئەگەر بێت و ئاستی ئاوی بەنداوەکە دابەزێ بۆ 120 و 115 کە ئێستا هەیە واتە دابەزێ بۆ 1 میلیارد مەتر ئێستا 6 میلیارد مەتر سێجە ئاوەگرێ ئێستا بۆ دابەزی بۆ ئەگەر بێت و بێکجاری بگیرێتەوە ئەمان ئەگەر ئاوەکە بکرێتەوە چونکە پێویستی بکردنەوە هەر وحدەیەکی بێ ئیشکات و ئەو ناوچانی خواروش وەکو ئاوی کەرکووکی لەسەرە ئاوی خواردنەوەی کەرکووک و کۆمپانیای نەوتی باکووریش ئاوەکانە لێوە دابێت کە پردیە دبست ئەمانە هەمویان مەشروعی ئاوەکانیان لەسەرەوە ئەوە پێویستە لە بەرەوان بکرێتەوە ئەگەر بکرێتەوە ئاویش لێوەنەیە یعنی ئاستی ئاوەکە ڕەنگە دابەزێ بۆ 2 میلیارد مەتر سێجاواتە لە ئەم ساڵە 130 ئەمێنێتەوە 170 کەمە بێتەوە کەواتە بێت هۆی پیسبوونی ئاوەکە ئەو کاتەش کارەساتێکی مرۆی گەورەتری دەکەوێت. سوپاس دەکەم کاکەکرم بەپێی بەداچوونەکانی ئەوەی کاکتۆریش باسیگەت ئێستا و کە سەرچاوی سەرەکیە لە 60 بۆ 65 پێکدێنێت ینی کاریگەری دەبێت لە سەر دابەزینی ئاستی ئاوی بەنداوی دوکان بەڵێ بەدڵنیاییەوە وەکو وتم لە قەسەرەکیەکەی مەزدەری سەرەکی ئاوی دۆکان بریتی لەو ئەوەی کە لێرانەوە دێ ئەوەی کە لە ئەو 35 یاخۆ هەندەزار ئەو 35 تا چلا ئەوە تەنها لە وەختی زستانایە لە هاوینە دەتوانە بڵێم سفرە لە هاوینە سفرە ئێستا حالیان زۆر کەمە پاشماوەشتە سفر دەبێتەوە یعنی دەتوانێت بڵێم لە هاوینە 100 ئاوەکەیە بە ئیجمالی دەکات 165 ئاوەکە لەو دیەوە دیانی ئەو کاتە وەکو کە دکتۆر باسی کرد ئەو تەلەوسە ئەوەی کە لە پاشە ڕۆکان دێتەوە نسبەی تەلەوس زیاد دەکات ئەو کاتی بۆ خواردنەوەش ناشەی لا دەبێت دیسان دەبێت معالەجاتی قورسی دەبێت کاریگەریی یەکجار سلبی دەکاتە سەر ئەی جگە لە کاریگەری بۆ ئاوی خواردن و بۆ کارەبا ئێستاەوەی کە لە دوکان چەند بڕی کارەبا بەرهەم دەهێنرێت کاریگەری دەبێت لەسەر بەڵێ بەدڵنیایەوە کارگەریشی سلبی ڕاستەو خۆی لەسەر بەرهێمێنانی کارە باش دەبێت ئێستا ئەمە چەند ڕۆژێکە کارەبا سفر بوو ئەمڕۆ لەبەر خاتی بڕن لەبەر ئەوەی کە وەزعی ڕانیە تاوە چەند تاورێکە دوو تاوامان کرد کە وحدەیەک بکرێتەوە دەنا دوێنێ و پێرێ کارەبا سفر بوو لەبەرەوەی هەندێک ئطلاق وا بزانم 50 تا 60 بوو نەتوانرا هیچ بڕە کارەبەیەک بەرهەمهێنرێ ینی کاریگەری سلبی 100% لەسەر کارە باشەیە بەڵێ ینی چەند ئێستا لە دوکان کارەبا بەرهەم دێن تا دوێنێ و پێرێ سفر بوو هیچمان بەکار هیچ تەولیدمان نەبوو پێشتر چەند بەکار پێشتر تا 120 مێگا تەولید دەکرا کە کارەبایکی زۆرە بەڵام لەبەر ئەو کەمبوونەوەی ئەمە دەبێت تەنها ئەوە بکەین بە پێی پێویست کە ئەوە نەکەین کە ئاوی سلەیمانی و ئاوی بڵێن خواروی بەنداوەکە ئەوەی کە ئاعتیمادی سەرەکی ئاوی خواردنەوەی لەسرە بە تایبەتی نێلین بێ ئاو بن و بەڕاستی لەوانەیە نەتوانرێ ئاوی کشت و کاڵ دابین بکرێ ئەو کاتی ئەو کات ناچاری لەبەر کە ئاو نەبوو چی دەکەی ئیتر حاڵەتەکە ئاوا بدەمێنێتەوە باش هیچ لیژنێک پێکاتووە لە وەزارەتی کشت و کاڵ بۆ چارەسەری ئەم گرفتەی خو باس دەوە کە سەردانی ئێران دەکەن تاکە ئێستا بەنیازنی سەردانیان بکەن لەسەر و پرسە ئەو بابەتە بابەتی ئەو بابەتێکی سەرەکیە یعنی سیادیە لە وەکو لە دەستوری ژاهاتوە ئێمە بە خۆمان وەکو وتم خۆمان و وەکو وەزارەت زۆر پەیوەندیمان پێوە کردوون لە سەر مستەوای بەڕێوەبەرەتی گشتی لە مستەوای وەزارەت جەنابی وەزیر خۆشی چەندی پەیوەندی کردووە خۆشی بەنیازە سەردان بکە بەڵام ئەو حرەکەی ڕئیسی جوڵەی ڕئیسی دەبێت لە ڕێگای وەزارەتی سەرچاوەکانی بگرێت لە ڕێگای لەوانەیە ڕئیسی وزەرا یاخود سەرۆک کۆمار مباشرەتەن تداخل بۆ قەزیە قەزیەکی یەکجار زۆر گرنگە ئەو بابەتێکی ئەوە نیە دەبێت خۆی لەوێەوە ئەو حرەکەیە بکرێ جاوە بەنیازین ئەم خۆمە پەیوەندیوان کردووە بە وەزارەت سەرچاوەکانی ئاوی عێراقەوە ئەوانیش دووەڵامیان دارەوە کە پەیوەندیان کردووە بە سەروی خۆیانەوە ئەبێ ئەوە نایشار ئەمە دەمێکە چەند ساڵێک پێش ئێستا ئەو خەتەرەمان بە وەزاری سەرچاوەکانی بگەیشتۆتە پەرلەمانی عێراق خۆمان بەڕاستەوە خۆ لەگەر پەرلەمانتارەکان قسەمان کردو چوینە سەردانی پەرلەمانی عێراقمان کردووە لەگەڵ جەنابی وەزیر ساڵی پار بوو کە چوین بە ڕاشکاوانە بە لێژنەی ئەو کشت و کاڵمان گوتووە لە پەرلەمانی عێراق ئەو ترسە بەڕێوەیە هیچ زانیێکی وایان بەردەونەوە بەرداخەوە خەمساردیە سەرەکیەکە لەلایەنی حکوومەتی عێراقەوە ئەو بابەتە هیچ ڕۆڵێک ناتوانێت ببینی یاخود حکوومەتی عێراق شتێکی سیادی عێراق دەتوانێت ڕۆڵ بینێت سەر حکوومەتی هەرێم وەکو تەکمیلێک دەتوانێت بیکە حکوومەتی کارە سەرەکیەکە دەبێت لە ڕێگەی عێراقەوە بکرێت لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە وەکو بودیا سەرۆکی ئەنجومەنی وەزیر یاخود سەرۆکایەتی کۆمار خۆی تەداخلی ئەو بابەتە بکە ئەو بابەتێکی یەکجار گرنگە
گرنگە ئەهمیەتی یەکجار زۆری هەیە بەڵام بەداخەوە زۆر خەبسار بوونە هەتا ئێستا ڕەدەکە زۆر خەفیفە و خەبساریش زۆریان پێوە دیارە بەڵێ زۆر باش بەڵام هەو کارەکەی چێکە بەڕێز و کاریگەری لەسەر ناوەڕاست و باشووری عێراق تەنها بۆ پرۆژەی کشتتوکاڵ یاخود بۆ ئاوی خواردنەوەش دروست دەکات بۆچی حکوومەتی عێراقی تاکوێستا هیچ چاڵوێستێکی نەبووە سببەکە ئەوەیە وڵای دەمەوێت بەڕاشکاوە نەبیرم حکوومەتی عێراق و حکوومەتی ئێران یەک حکوومەتە چونکە ئەمن دەڵێم هەتا ئێستا نمونە دێنمەوە ئاوی کارۆن و کەرخە 100 جیراوەتەوە هەتا ئێستا هیچ ڕەتێکی نییە یعنی کە ئەو کارۆن و کەرخە لە جنوبی عێراق ئێران بە تەواوەتی گرتیتەوە هیچ ڕەتێکی نییە حکوومەتی عێراق دووەمیشیان هێشتا خەتەرەکە چونکە زابی گەورە هەیە و بە تەواوی دەڕوا هیچ بەنداوێکی لەسەر نیە بە تەواوی دەڕوا بۆ عێراق و لە مووسڵی سەدی مووسڵیشەوە با بڵێن لە زابی گەورەشەوە دەڕوا لە سیروانیشەوە دەڕوا هێشتا ئەو خەتەرە ئەوان درچی تەواویان پێ نەکردووە لەبەر ئەوەی هێشتا ئەوان بەڵام ئەوەی کە بۆ ناوەڕاست و باشووری عێراق بۆ پرۆژەی کشتتوکاڵیان بۆ ئاوی خواردنەوە کاریگەری دەکات هەمووی بۆ کشتتوکاڵیش و بۆ ئاوی خواردنەوە چونکە ئێستا هەمووی احتیمادی سەرەکی بۆ ئاوی خواردنەوە بۆ کشتتوکاڵیش هە لەسەر ڕووبارەکانە بەشیش کەمی لەسەر ئاوی ژێرزەویە دەمەوێت بڕێم یانی عێراق چەند پرۆژەیەکی کشتتوکاڵی یەکجار زۆری هەیە ئەوە زەربەیەکی گەورەی پێ دەکەوێت لەو بابەتەوە بەڵام وەکو وتم بەڕاستی سەبەبە ڕئیسیەکە ئەوەیە کە حکوومەتی عێراق ئەو خەمساردیە ئێمە بان قەز دەیزانین بەڵێ سپاس دەکەم دواتە گەرم و لای بەڕێزەکەوی تۆ سەبارەت بە چۆن دەتوانرێم کێشێت چارەسەر بکەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە چۆن مامەڵە لەگەڵ ئاو دەکەیت ڕێکەوتنێکی نێودەوڵەتی هەیە بۆ مەسەلەی چارەسەرکردنی ناکۆکیەکان لەسەر ئاو لە نێوان دوو وڵات بەڵێ دیارە هەر ئاوێک هەرێم لەسەر ئاسی جیهان شەکە ژمارێکی ڕووبارەکانمان دیاری کراوە 214 ڕووبارە لەسەر ئاسی جیهان 214 ڕووبارمانە ئەم ڕووبارانە تەوان زەی بچووک ڕووبارنێ لە ڕووبارە دیجلە و فرات ڕووباری سەرێکی لە عێراقا ئەمانە نەکرد ڕووبارەکان لە ڕووبارەکانیش ئەگەر هاتوو حوزەکان هاوبەش بوو لە نێوان دوو وڵات یاخود زیاتر لە وڵاتی چونکە ڕووبارمانەیە لە 5 وڵات تێپەڕی ڕووبارمانەیە لە 5 وڵاتە تێپەڕ نەک بۆ کە دوو وڵات تێپەڕی بۆ زەی بچووک تەنها عێراق و ئێرانە بۆیە ئەبێت هەر بەپی یاسانی دەوڵەتەکان یاساکان تەوان زۆر یاسای هلسینکیمان هەیە پایتەخت فینلەندا لیژبۆنەمان هەیە ئەمانە کۆنگرە کراون تایبەت کراون بەچی بەدانانی یاسا دەربارەی ئەو یاسای ماف و دەستەبەری دەرامەتی سروشتیمان لە ساڵی 1974 تاوەکو ساڵی 1995 چەندین پرۆژە یاسامان هەیە بەڵام کرۆکی ئەم یاسایان ئەگەر سیر بکەن هەمووی لێ خاڵە خۆی بێت ئەوش ئەوەیە هەر ئاوێک هاوبەش بوو لە نێوان دوو هەرێم یاخود زیاتردا لە نێوان دوو وڵات یاخود زیاتردا ئەو پێویستە ئەگەر وڵاتی یەکەم ئەوەی بەکاری هێنا یاخود مەشروعی لەسەر دروست کرد نەبێت هۆی زیانگەیاندن بە وڵاتی دووەم ئێستا ئەمەی کە ئێرانێکە زیانگەیاندنە بە وڵاتی دووەم ئەمە گرفتە بۆی پێویستە بە پێ ئەم یاسایانە حکوومەتی هەرێم لە ڕێگەی حکوومەتی عێراق گەر حکوومەتی هەرێم ئەندامنێت لە نەتەوەی گرفتەکان حکوومەتی عێراق لە ڕێی حکوومەتی عێراقەوە چی بکات شکات بکات تەمان کاتێک کە ئەگەر بێت هۆڵەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ئێران لەگەشتە بن بەس بەڵام من پێشترش ئاماژەم پێدا ئێران بێمنەتی خۆی دەربڕیوە لەو حاڵەتە جاری پێشوو بۆ ئەندام نیە لە وڵاتانی کە ئەندامە بەڵام وتێتی من ئەم پرۆژێ ئاوا ئەگرمەوە چونکە دەریاچەی وریمێ وەکو ناوچەیەکی ژیاری سێرەکات بجینگەی ئەفۆنکە بێتە هۆی وشکبوونی وڵێ من ئەو ناوچەیە پێویستە لە وشکبوون بپارێزم ئەیگەڕێنێتەوە سەر ئەسڵی خۆی بۆ ئاوە بۆ ئاوەی زەی بچووک بۆیە ئەو ئەڵێ ئێوە خەمی خۆتان بخۆن ئەوەی کە ئەکرێ کە تۆ لە سەرەتای پرسیارەکەدا مەژە پێدا پرۆژەی بەدیلەوەی کە لە ناوچەکانی قڵازێ بەتابەتی هێر و هەڵش ئەو منتیقانێکە لەوەی زستانە کە بارانیان زۆرە بەنداوی بچووک دروستکرێ ئەو بەنداوە بچووکانە بنەهۆی چی بنەهۆی ئەوەی کە تەغزیەی ئاوی زەی بچووک بکەن بۆ دوکان لە وەرزی هاوینە جگە لەوەیش ئەو مەشروع کشتتوکاڵی و ئاودێرانەی کە لە ناوچەیە هەیە تعویزی بکاتەوە تەنها ئەو بەنداوە بچووکانە بۆ ئەو ناوچەیە بۆ سەراستی ناوچەکانی قڵازێ و قەزای پشدەر و ناوچەکانێکە بۆ سەر ناوچەکانی کە پرۆژەی بەدیلمان نیە پرۆژەی بەدیل لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەنداوی بێخمەیە بەنداوی بێخمە دروست نەکرێ ئاسایشی ئەو لە عێراق یاخود لە هەرێمی کوردستانە نایەتە دی زەی بچووک پەیوەندێکی بەنداوی بێخمەوەیە پەیوەندی پێوەنیە بەڵام زەی بچووک وەکو پێم وتی 165 ئاوەکەی لە ئێرانەوە سیروانیش بە هەمان شێوە 170 لە ئێرانەوە دێ بەڵام زەی گەورە کەگەر بێخمە لەسەر دروستکرێ 165 لە هەرێمی کوردستانەوەی سەرچاوی زەیەکە لە ناو کوردستانە سەرچاوی ئاوەکانی زەیەکە ئەوانی کە پێکەنەرەکانی زیەکان حوزی زیەکە منتیقەکانی سەروی پێخمە هەر هەمووی لە هەرێمی کوردستانەوە وەڵڵێ 135 لە کوردستانی تورکیاوە دێ لە ناوچەیە کاریەوە دێ حکوومەتی تورکیا ناتوانێت بەنداوی دروستکە لەک ناوچەیەکی کاری نەبێ بەنداوی بچووکی لە دروستەکە ئەوش ناتوانێت ئاو کۆنتڕۆڵکە
ڕەنگە بتوانێت دە بۆ 15 ئەوە 135 کۆنتڕۆل کەواتە ئەگەر بەنداویش لە دروستکرا 120 ئاوەکە تورکیاش دێ 65 لە وڵاتی خۆمانە کەواتە ئەوەی کە لە زەی گەورەیە ئەتوانین بڵێن 185 ئەتوانین ئێمە کۆنتڕۆڵکەین ئەم 185 کۆنتڕۆڵکەین ئەتوانین 15 بۆ 7 میلیارد مەتر سێجا ئاو گردێنەوە ساڵانە 15 بۆ 7 میلیارد مەتر سێجا ئاو 15 بۆ 7 یعنی ئێستا دوکان 6.8 میلیارد مەتر سێجا ئاگرێت لە ئەقسا حەدیە دەربەنیخان 2.8 بە هەردووچیان نزیکەی 10 میلیاردن واتە ئەو 7 میلیارد مەتر سێجا ئاوەگرێ و هێندەی دوکان دەربەنیخان زائیدەن مووسڵی شەگرێ بەنداوی بێخمە بەتەنیا سێ بەندا بۆ یەکەوەشتا بەخەیت ئەو کاتە 1500 مێگا کارەباش بەرهەمێنێ بێخمە بۆیە ئێمە ئەتوانین ئەگەر بێز و پرۆژەی بێخمەمانە بێ بە هەمان شێوە بە شێوازی تونێڵ بێ بە شێوازی گواستنەوەی بۆ پرۆژێ لەکوێ دروست بێخمە لە دەربەندی بێخمەیە لە دەربەندی بێخمەیە بەڵام ناوچەکان تاکوێ سەر دروست نەکرا بڕیار لەسەر دراوە بڕیار لەسەر دراوە بڕیار لەسەر دراوە لە حکوومەتی عراقی پرۆژەکەش دیزاین کراوە تاوەکو 91 ئیشی زۆرشی تیاکرا بۆ لە 91 ئیتفاقی بەسەر هاتوو و مەکائینەکانی برا بەڵام دواتر لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە کە ئەمریکا خۆی لەسەر میزانی فیدراڵی ئەمریکی پارەی بۆ تەرخان کراوە بە بڕیاری کۆنگرێسی ئەمریکی و حکوومەتی عراقی شاوکارە بەڵام بڕیاری سیاسی حکوومەتی هەرێم نایڵێ جێبەجێبێتەوە ڕەنگە کاکەکرم باشتر بزانێت کارەکەی چێ بڕیاری سیاسەکە بۆ ئەوەی کە هەیە ئەڵێن هەندێک ناوچەدا ئەپۆشە لە ناوچەکانی بارزانە ئەو منتیقانە تەنها ئەو هۆکارە ڕێگرە ئەوەی کە ئێمە بیستمانی ترکە ئەکرێمە زانێت هۆکاری کە چی هەبێت لە پشتیوانە بەڵامی کە ئێمە بیستمان ئەوەیە ئەگەر ئەوەش دروست نەبێ ئاسایشی ئاوی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک نهاتەدی چونکە ئێمە ئێستا ئەگەر شتێک هەیە پێوەری نەتەوەی گرتوەکانمانەیە جاریش کار لە بەرنامجکە لە پەیامە باس ناکەن ئێمە تاچێک لە هەرێمی کوردستانە لەم ئێستا ئەگەر دوکان و دەربەنیخانی شوشک نەبێت لەو ئیسمارێکی کردومانە لە ئاوە 2000 متر سێجا ئاومان بەرەکەوێت تاکێک بۆ هەموو بەکارهێنانەکانی واتە بۆ پیشەسازی کشتتوکاڵ خواردنەوە بەکارهێنانی ناوماڵ ئەمانە هەمووی 2000 متر سێجا ئاومان بەرەکەوێت لەو 10 میلیارد متر سێجا ئاوی کە هەمانە 6 لە دوکانە بێ و 2.8 لەوێ بێ و وەزائیدن ئەوەشی کە هەمانە بە ئاوی ژێرزەوی و بە بەنداوی دووهۆکەوە بۆیە نەتەوەی گرتوەکان پێوەری هەیە ئاڵێ هەر وڵاتێک لە خوار 1000 متر سێجا کەمتر ئاوی بەرکەتەوە وڵاتێکی هەژارە لە ئاوە ئێستا هەژار نین ئەمە ئاویشمان زۆرە 43 میلیارد متر سێجا ئاومان هەیە لە ساڵانی طبیعیە لە ساڵانی پڕبارانە 49 میلیارد متر سێجا ئاومان هەیە بەڵام ئێمە استثمارمان نەکردو لەو ئاوە دوکان و دەوەی کە تۆ لە ڕابەرخدامەشە تا پێدا دوکان و دەربەنیخان و دووەکمانی استثمار کردووە کشمانی استثمار نەکردووە ئەمە ئەوە گرفتەکە ئێمەیە ئەگەر بێت و ئێمە بێخمەی استثمارکەین ئێستا 2000 مان بەرەکەوێت ئەو کاتەکەدا 4500 متر سێجا یعنی ئێمە لە وڵاتێکین ئێستا نەتەوەیەکگرتوەکان لە خوار 1000 مترەوە وڵاتێکی هەژاری لە 1000 بۆ 2000 گرفتی کەماویت هەیە بەڵام لە سەر 2000 وڵاتی دەوڵەمەنی باو ئێمە ئێستا 2000 مترمان بەرەکەوێت لە بێخمەمان دروستکرێگە بینە 4500 ئەم 4500 متر ینی ئێمە وڵاتی دەوڵەمەنی ناوە ئەوەی کە تۆش وتێت چی پەیوەندی چی ئەوەی ئێمە توانین ئاو بگوازنێت چۆن ئێران توانێت بە 45 کیلومتر بە تونێڵ بیگوازێتەوە ئێمە ئەگەر بێخمەمان هەبێ ئێمەش توانین بیگوازینەوە طبعاً ئەگەر پلانمان هەبێ کاکەکرم سپارەت بە منتیقانی کە تۆ باسی کرد بەنداویان بۆ دروستکەوە بۆ ناوچەکانی پشدەر چەند ساڵەیە خودیچ بەنداویان بۆ دروست نەکراوە کە وەکو پرۆژەیەکی بەدیل لەگرتنەوەی ئەو سەرچاوانە بەکاربێنرێت ئێمە لە 2009 دەستمان کرد هەر دایرەکەشمان لەو کاتە دروست بوو لەو کاتەوە دەستمان کرد بە پلانێکی داژشتی پلان بۆ دروستکردنی بۆ سەرەتا بۆ ڕوپێوکردنی کوردستان بۆ دیاریکردنی ئەو شوێنە لە بارانەیە کە گونجاون بۆ دروستکردنی بەنداوم خۆشبەختانە کارێکی زۆر باشمان بەڕێ کرد توانیمان زیاتر لە نزیکەی 300 شوێن دیاری بکەین بۆ دروستکردنی بەنداو و چەندین بەنداو میشمان خستە ژێر جێبەجێکردن لێستا توانیمان ئەمە بە دەوری خۆمان تقریباً 12 بەنداومان دروست کرد 12 بەنداو لەوە ئێستاش 20 بەنداویش 22 بەنداویشمان لەژێر جێبەجێکردنە بەداخلە و خەیرانە وەستاوە زیاتر لە 50 بەنداو دیزاین و دراساتمان تەواو کردووە یعنی ئامادەیە بۆ جێبەجێکردن لەوانەیە 11 بەنداوی گەورەیە کەوەی باسی دەکەم 11 بەنداوە بە تەنیا نزیکەی 4 ملیارێک مەترە سێجا ئەو خەزندەکە کە دەتوانین لە ماوەی 5 ساڵە هەمیان دروستکرێ واوانی دیکە نزیکەی 300 بەنداوی بچووک و مامناوەندە لە پشدەر وەکو بەری کەوتویەک لە بەنداویی گەورەیە کە لە سەروی بەنداوی دۆکانە ناوی بەنداوی دڵگەیە کە ئێمە دیزانی تاوا بۆ لەلایەنی کۆمپانیایکی سربیەوە دیزانی بۆ کرابوو و بەڕاستیش گفتوگۆش لەگەڵ چەند شەریکەیەکی بیانی کرابوو بۆی بێن بە قەرزی درێژخایانیان بە وەبەرهێنان دروستیکەن بەنداوی دیکەمان هەبووە لە پشدەر بەنداوی دیکەمان هەبووە لە خواری بەنداوی دوو بەنداوی گەورەمان لە هەمان زێ هەبوو بەنداوی تەختەق و بەنداوی سارتک کە ئەوش دوو بەنداوی گەورە بوون بە هەردووچیانەکەن زیاتر لە نزیکەی 2 میلیارد مەترە سێجا ئەو خەزندەکە ئەوەش عینن لە هەمان کاتدا ئێمە بە گفتوگۆدا بووین بتوانین لە شێوەی قەرز یا لە شێوەی
بیۆتیە لە وەبەرهێنان دروستکرێ کاری زۆر باشمان هەبووە کە ئێمە هەموو کوردستان تەقدیەکەین ینی کە کوردستان ئێستا کە ئەهلیەتێکی وای هەیە کە توانی زیاتر لە هەزاران بەنداوی لێ دروستکە چ بە پۆند زیاتر لە نزیکەی 100 پۆندمان هەیە پۆند بریتێ لە بەنداوی زۆر بچوو کە بە تێچوێکی کەم دروست دەبێ و ئاوێک دەداتەوە ئێمە لە کوردستان لە بەڕاستی ئێستا دەمێکە دەڵێن کاکە زەنجی کەمبوونەوەی ئاو خەتەرناکەکە لێی داوە زۆربەی لە وڵاتەکان فریای خۆی کەوتووە ئێستا تووشیا فریای خۆی کەوتووە ئیکتیفای ئاسایشی ئاوی دابین کردووە ئێمە فریای خۆمان نەکەوت بەڕاستی ئەگەر من نایشارمەوە حکوومەت ئەو قەیرانە نەبووە ئێمە ینی قۆناغێکی یەکجار زۆر باشمان بڕی بوو لە هەت ئێستا لە پلانی 2014 کە پارەشی بۆ تەنخان کرابوو چوار لەو بەنداوە گەورانەمان جێبەجێکردن لە پلانی وەبەرهێنانی وەزارەتمان و حەوت بەنداوەکەی دیکەشمان بۆ بەرنامە شەریکات هادوو ئامادەی خۆی دەربڕی بۆەوەی دروستیکە یعنی ئەو قەیرانەوەی کرد ئێمە لە شوێنی خۆمان وەستین بەڵام ئێستاش دەڵێم ئەو زەنگە خەتەرناکە زەنجێکی زۆر خەتەرناکە بەنسبەتی ئێمە دەبێت لە هەرچی دۆڵ و دەشت و ئەو شوێنانێک کە لەبارە لە بەنداوێک لە پۆندێک لە ئەستێڵکێک لە 2 مەترەوە بگرە هەتا 150 200 مەتر ئێمە دەبێت دەستی پێ بکەین ئەوە بوونی هەبی پارە هەبیانە دەبێت پێشی لە هەرچی ببڕین دەبێت حکوومەت فریای خۆمان کەوین ئەوە زەنجێکی خەتەرناک لێیدا ئاوی پێشی تەمان پێشی سەدی ئەو بەنداوەی کەوڵەسە بەنداوی داریانی دروست کرد لەوە دەبێەوە بڵێن بەنداوی تونێڵەکەی نەوسوود ئەو تونێڵە ئامادەیە ئەو ئاوەی سیروان هەموو باتەوە ناوچەی کەرخە بیباتەوە کەرخە بەڵێ سیروان هەڵ پێشی ئەوە بەسەر سیروانە هاتووە مانای هەردوو بەنداوەکەەوە زەنجی خەتەرناکەەوە ئەوەی شوبوونی دەدەکرێت تەنها داهاتی ناوە خۆمان دەمێنێ ئێمە بۆ داهاتی ناوە خۆ من دەمێ ئەوە بڵێم ئێمە لە کاتی سەروێکردنی ڕووپێکردنی هەموو کوردستاندا تەنها بە بارانی کوردستان ئەو بەشە کوردستانی کە لە ژێر فەرمانڕاوەتی حکوومەتی هەرێمە بەدەر لە ناوچە دابڕاوەکان ئەمە ساڵانە دەتوانین زیاتر لە 10 میلیارد مەترە سێجا ئاو گر بدەینەوە بێجگە لە ڕەنۆفەکە ئەوەی دەڕوە ئەوەی دەچێتە خوارەوە دەست صافی 10 میلیارد مەترە سێجا بێجگە لەوەی دەدەرەوەش یعنی ئێمە ئەگەر بتوان پلانی تۆکۆمان هەبێت دەتوانین بەداهاتی ناوە خۆمان ئەوسە بەڵام ئەوەکەی ئەمە دەبێت پلانی تۆکۆمان هەیە بتوان بەس ئاوی باران یەک ساڵ ئاوگر بدەین و دانیشتوانی هەرێم بەشی دانیشتوانی هەرێم بەڵێ ئەتوانین چۆن ناتوانین ئەتوانین ئەو حسابەتە ئێمە ئەومان هەیە کە بتوانین ئەو ئەگە لە کاتێکە توانیمان ئەو ئەوانە گل بدەینەوە ئەو کاتی ئێمە وا دەکەین کە کوردستان لە ئاوی ڕزگار بکرێت بەڵام ئەو پلانە پارەی دەوێت بودجێ دەوێت و کەفاەتی تەکنیکی هەیە شەریکات هەیە و شەریکاتی بیانی زۆر ئامادەی خۆیە بەس پێویستی بە بودجەی ناوبڕێکمان هەیە دواتە گرین وڵای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و لەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان
کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. ئێستا بۆ یەکەمین جار لە کوردستان و عێراق ئامێری سپرای فۆم چەندەها ئاسانکاری بۆ هاوڵاتیان دەستەبەر دەکات. ئەگەر بێزار بوویت لە گەرمای هاوین و سەرمای زستان یا لە دڵۆپە و شێی بیناکەت، ئەوە ئامێری سپرای فۆم هەموو ئەمانەت بۆ چارەسەرەکات بەبێ دوودڵی. بە مادەی پۆلیۆریا و سپرای فۆم ڕووپۆشی ماڵ و شوێنە گشتی و مەلەوانگە و بانزیخانەکانتان بکەن. ئامێری سپرای فۆم ئەتوانێت لە تەواوی کوردستان کارەکانتان جێبەجێ بکات. ناونیشان سلێمانی پێشانگای IGT شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بانزیخانەی بینایی. ئامێری سپرای فۆم. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواصفاتێکی بەرز. ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە. حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بانزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 070 955 76 50 070 955 76 60. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاوی تۆرەگە بگەرم و لای بەڕێز سەبارەت بۆی کە بەڕێز پێشتر باس لەوەکە کە هەرێمی کوردستان ناوچەیەکی دۆڵەمەندە بە ئاو بە سامانی ئاو. پێ دووە لە بواری پەرەپێدانی ئاوە حکوومەت هەرێم لە ماوەی 25 ساڵی ڕابردوو سەرکەوتوونە بووە یان دەکرێت چۆن پڕە بە سەرچاوەکانی ئاو بدەێت بۆ یەگەر مەسەرەن سەرچاوەکانیان لە ئەوانەی کە لە دەورەی گیرانەوە کاریگەری لەسەر ناوخۆ نەبێت. دیارە ئەوەی کە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بێ واضحە شتێکی ئەو تۆ نەکردو کە ئیزافەی بکاتە سەر سیاسەتی ئاوی هەرێمی کوردستان، چونکە بەنداوێکی گەورەمان یاخود بەنداوێکمان نییە. بەڵام ئەو دوکان و پێشتر دروستکراون هیچیانی حکوومەت دهۆکیش پێشتر دروستکراون. هیچ بەنداوێکی گەورەمان نییە. ئەسڵان حکوومەتی عێراقی خۆی بەپێی سەرچاو ئاوەکانی عێراقەڵەیە بەنداوی استراتیژی و بەنداوێک کە 9 میلیارد مەتر سێجا ئاو بگرێت. واتە بەپێی ئەوان دوکانە دەبەنیخان بەنداوی استراتیژیمان نییە. ئەو بەپێی پێوەری حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی لە بەنداوی استراتیژیەوە کە 9 میلیارد مەتر سێجا ئاو زیاتر بگرێت، کەواتە ئێمە دوانش استراتیژی نین. بەس بەنداوی بێخماگەر دروستکرێت استراتیژیە، بەنداوی مووسڵ استراتیژیە کە بەش بەشێکەکەوێت هەرێمی کوردستانەوە گەر ئەو ناوچە کێشە لەسەرەکان بگەڕێنە سەر هەرێمی کوردستان. کەواتە ئەم ئیزافەیەکی نەبوو ئەوەی کە هەیە ئەو پۆند و بەستا کە کاکرم باسی کرد ئەمانش ئیشی ناوچەی ئەەکەن. ناوچەی بۆ ئاودێریە بۆ ئاوی ژێرزەوی دەوڵەمەەکەن، چونکە بە وشکە ساڵی کە هەبوو ساڵانی پێش و خەڵکاویی زۆری بەکارێنەوە دابازی و ئەتوانێت تەعویزی و ئەوانە بکاتەوە. ئەجینا وەکو حکوومەتی هەرێم نەیتوانێت. ئەگەر حکوومەتی هەرێم هەیە پەرەپێدان لە کەرتی ئاو بکە پێویست ئیسماری ئاو بکە. چۆن سیستم و بەرهێنانە بەرەی ئەودا بە دروستکردنی بەنداوە ئیتر بەنداوی بچووک بیا خۆت بەنداوی گەورە بەپێی ئەو ناوچانەی کە هەیە. ئەسڵ هەرێمی کوردستان جیۆلۆجیاکەی زۆر گونجاوە بۆ دروستکردنی بەنداوە. بەنداوی زۆری شەنەوەی کە کاکرم باسی کرد بەنداوی دڵگەمان هەیە 100 میلیۆن مەتر سێجا ئاوەگرێت لە منتیقەی پشدەر، یەک لەسەر 5 کۆڵەسەی سەردەشتەوەی کە ئێستا دروستکراوە. هەنێوە توانێت تەعویزی ئاوی پشدەر ینی بە شێوەیەکی باش بکاتەوە بۆ ئەو منتیقەی بە شێوەیەکی باش بکاتەوە، چونکە تۆرەوە نیە بەنداوەکە بێنی ئێستا ئێمە وا ڕاهاتوین کە بەنداوەکە و بەس لەسەر ڕێڕەوی بەنداوەکە پرۆژەمانە بێ. بەڵام ئەگەر سەیری هەر ناوەڕاستی باشووری کەرکووک بکەن حەویجە بکەن بە ئاودێری بە مەشروعی ئاودێری ئاوەکە دابەش کراوە بەسەر دەشتەکە. ئێمە توانین بە ئاودێری دابەشیکەین بەسەر ناوچەکانی کە بە تایبەتی لە ئێستاە لەم سەردەمەیە بۆڕی هەیە تەکنیکی ئاسان هەیە ئەتوانین بە ئاسانی بگەین ئەو ناوچانە. بۆیە پێویستە حکوومەتی هەرێم بیر لە کۆکردنەوەی ئاو بکاتەوە و بیر لە دروستکردنی بەنداو بکاتەوە. ئەگەر ئێمە سەیری بکەین 1 هێکتار زەوی هەبێ 1 هێکتار زەوی کە 4 دۆرمەکە 10000 مەتری دووجاکە 5 میلی بارانی لێ بارێت توانێت 50000 لیتر ئاوی لێ کۆکێتەوە 50000 لیتر ئاوی لێ کۆکێتەوە. جا تۆ وەرە سەری ئەم ڕووبەری هەرێمی کوردستان کە ئەم ڕێبارانی کە لە هەرێمی کوردستانە هەمووی بە فیرۆ دەچێت هەمووی بە فیرۆچێ هەمووی چێتە بەنداوەکە ڕێستانە تەحملی ناکە بێ بکرێتەوە
باشە زۆر کاتێکەنەوە ئەمە واکات کە چی بێ ئەو ئاوە سوودێ بەڵام ئەگەر بەنداوی بەدیری تەبێت لە سەری ئەمانە بەنداوی بچووکتری تەبێت ئەتوانێت تەعویزی کەیتەوە کاتێک کاتە هاوین ئاوی زێگ سەرێکەکە کەمە بێتەوە ئەم بەنداو بچووکانە کێتەوە هەم بۆ ئاودێرەکانی ئەو ناوچانە هەم بۆ تەعویزی بەنداوە سەرێکەکە ئەمە بۆیە باشترین حاڵەتە کاری لەسەرکە و خاڵی چکێشەوەیە کە محەتەی معالەجە بۆ ئاوی قورسی ماڵان دابنێت ئەو ئاپیسی کە هەیە یعنی وەکوتم مەگەن لە وڵاتە دووەکەوتوکاری ئەفریقا بە شێوەی هەرێمی کوردستان هەبێ ئاوی شارەکان ڕاستەخۆ بە تێکەڵ بە چەند ڕووبارەکان بێت لە هەموو دنیاش دیوانەوە یعنی لە هەموو دنیا بگەڕێ مەگە لە چەند وڵاتیشی دووەکەوتوی ئەفریقاش هەموو وڵاتە ئەفریقا کاری چێکە تا پێسە دروست نەکە بێزگەکە تێچووی زۆرە یاخۆ زانیت چۆنە ئەمە بە حکوومەتی هەرێم یا خەڵکی لا گرنگ نییە یا ئەم کەرتی هەر احتیمامی پێ گرنگ نەبووە لای بەشتی نازانێ بە داهاتی نازانێ تۆ ئەگەر ئەمە بکەی داهاتە ینی بۆ نمونە تۆ شارێکت هەبێ 5 ڕۆژدارە 6 ڕۆژدارە 7 ڕۆژدارە ئەوە دێتێ لە تاوە ناتوانانی پێوەری ئاویشی بیتێ چونکە تۆ ئەسڵەن ئاوت نێبیدێت تاکو بەڵام ئەگەر ئەم ڕۆژانە ئاوت هەبێت لە هەموو دنیا بگەڕێ شتێک نەماوە تۆ تا ئاو بکەێت تەکی سەربانەوە چەند ڕۆژێت تەکی سەربانە بێتەوە بەکاربێن باکو ئاو ئەبێت جاری بێ ئاو ئەبێت جاری بێ ڕاستەخۆ بکارێت ڕاستەخۆ کە کردەوە بکە چۆن کارەباکەت هەیە جاری هاتوو تەنەوە سیستەمی دابشکردنەوەی کە زۆر دواکەوتووە ئەمە کە هەیە لە هەرێمی کوردستانە زۆر دواکەوتووە نەماوە ینی وەکو پێت بوت مەگەر لە چەند وڵاتیشی کۆنی ئەفریقیا زۆر دواکەوتوی ئەفریقیا هەبێشتی وان نەماوە یعنی لە هیچ وڵاتێکان نەماوە ئەمە پێویستە بیر لە چارەسەر ئەو کاتەوە کە ئاو جاری بێت ئاو جاری بێ ئەو کاتە پێوەری بەدانە کە پێوەری بەدانە پارە بە حکوومەت دەگرێتەوە ئەو ئەبێ بە داهات بۆ حکوومەت ئەوە بێ بەداهات تا دەرامەتەکە ئەکەی بەداهات ئەم دەرامەتە سروشتیەکەی بەداهات چۆن کارتەکانی کردو بەداهات بەڵام حکوومەتی هەرێم بیری لەمە نەکردەوە کە بیری لێ نەکردوەوە زۆر باشە ئەوە لە بەرسان پرسی بۆ ئەمە لا گرنگ نییە مەسەلەی گرنگیتانی زیاتر بەنەوت و غاز ئێستا بۆ داهاتوی هەرێمی کوردستان پێ دوایە کە حکوومەت زیاتر گرنگی بەنەوت و غازدا کامیان گرنگترین بۆ داهاتوی هەرێمی کوردستان هەروشیان گرنگ ناتوانین بڵێ هیچیان گرنگ نییە هەروچیان گرنگ بەڵام ئەمەیان کە ئاو ئەڵێن گرنگترە بۆ ژیانی خەڵکی لەسەر بەندە بەدیری نییە ینی تۆ بۆ نێسا ئەگەر ئاوی زەی بچووک دەستێکی بچووشیان بەدرش کرد بۆی کە ئابگاتە ترۆمپاکان ئەوەی کە پرۆژەی خاصە ئەینێرە بە قڵازێ باشە بارانێکی پایزە و ئەو بەستە لابە بەچی ئاوی پێگەینی واتە 8,000 کەس بێ ئاوە بێت بەچی ئاوی پێگەینی بە تەنکە ئاوی پێگەینی یعنی ئەمە گرفتەکەیە کەواتە ئەمە کارەساتێکە گرفتی دروست کرد بێتە کارەساتێکی مرۆیی گەورە بەڵام نەوتەکە ڕەنگە سەرچاوی بە دیری بۆ بدوستەوە یاخۆ بە شێوازێکیکە کاری لەسەر بکەی بتوانانی سەرچاوی کۆی بدوستەوە بەڵام ئاوەکە کارەساتی مرۆیی گەورە دروستەکە و خێراتریش ینی دەرکەوتەکانی خێراتر بەراورد بچی بۆ چەند مانگێک نەوت نەفرۆشە ڕەنگە بێ موچەیەکە گەشتە ڕواماچەکەی خاکی بەم شێوازە ئیداری کردووە بەڵام مانگێک بەبێ ئاوی دەرەنا سوپاس دەکەم کاگەکەم سوارت بۆی کاوی تۆرباسی کرد بەنداوی بێخمە کە پێشتر حکوومەتی عراقی بڕیاردەوە کە بازەوە کە تاوەکو ئەو بەنداوە دروست نەکرێت ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان دەستە بەرنابێ و کارەکەی چی تاکو سەر جێبەجێ نەکراوە بەڕاستی بیرۆکەی بەخمە زۆر دوورام بەخمە دەتوانم بڵێم لە پێشی دووکار و دەربەندیخانەوە ساڵی 42ەوە لە ساڵی 32ەوە لە مجلەی ئەوقافی بەغدادیەوە لە بڵاوکراوە مەسی عمار ئەو کاتە بڕێت بە چەند ئاستێک کار ڕۆیشتووە و مستەشاری بەریتانیەکان هاتوون و ئەوانە هەتا ئەوەیە چەندین جار دراسە و دیزایانی بۆ کراوە لە 1.5 ملیار و 3 ملیار و 5 ملیار تا ئاخر دیزایانی لە 86 بۆ کراوە تاوا بۆ کە بڕێن دراسە و دیزایانی بۆ کراوە کەتە بواری جێبەجێکردنیش بەخمە ینی سەتا هەفتای بەنداوەکە مەشروعەکە تاوا بوو سەتا 30 جسمی سەد کرا بوو ینی خەمیەتی ژێکزا زۆر شەریکە هایدرۆگرا دنیای یۆغسلافی و شەریکەی ئەنکای تورکی و چەندی شەریکەی بچووشی خەریکی بوو یعنی ئەوە نەبێت دەستی پێ نەکرا بوو ئەو کاتەم وابزانم 1.5 ملیار دۆلار دیناری بۆ تەرخان کرا بوو کە ئەو کاتە دیناری عراقی بوو ساڵی چەند ئەوە لە ساڵی 86 دەستی پێکرد تا ڕاپەڕینی بەهاری 91 ئەوە کراوی تر دوایی بەش ئەمە کاینەکانی هەمووی تێک و پێکشە ئەوەی کە بڕێن فەرهود کرا و مەشروعەکە ئێستا 36 کرابوو ئێستا 120 ماوەتەوە تەنها تونێڵەکان ماوەتەوە ئەو مەشروعە تەبعاً ئەهمیەتێکی یەکجار زۆری هەیە کە 7 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت ئەوە بوو لەگەڵ شەڕی کەندا و پرۆژەکە وەستا وەکو سەرم هەموو پرۆژێکی استراتیژی وەزارەتی کشتوکاڵ بیرتان لێ نەکردووە دروستی بکەنەوە ئەوە ئەوەی هەنگاوی بۆندرا وەزاری سەرچاوەکانی ئاوی عێراق لە ساڵی 2004ەوە دوای حکوومەتی
کاتی و دوای دروستبوون حکوومەتی عێراق ئەو کاتە وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق کە بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید بوو مەشروعەکەی تازە کردەوە بیرۆکەی هاتو هێنایەوە ITSC کەوتووە دروستکردنی بەنداوەکە یاخۆ دیزاینەکە بە سێ ئەڵتێرناتیڤیچیدا کە 599 و 550 و 570 هەرێکی یەکەیان یاخۆ با بڵێن هەر بە ئاستێک و هەر یەکەیان بە کەپاسیتێکی جیایەوە دیارەوە چەندین کۆبوونەوە لەگەڵ طبعا دەبواە بە ڕەزامەندی حکوومەتی هەرێم بێ پارەکە لەلایەنی حکوومەتی عێراقەوە تەرخانکرابوو بەڵێ ئەوە طبعا کۆمەڵێک تەبریدات و ئەو کاتێک کە دەستی پێکرا منتیقەکە با بڵێم دەمێت ئەوە ڕوونکەمەوە و کاتە کوردستان هەموو ڕاگوازرا بوو چۆر بوو خۆمە من بۆ کاتە مهندس بووم لە بەخما لە ساڵی بڵێن من 1970ەوە چوومەوێت تا گەیشتا بڵێن ڕاپەڕینەکە لێ بووم ئەو کاتە کوردستان هەمووی ڕاوجێزرا بوو بەڵام دوار دروستبوونەوەی حکوم ئەو دروستبوونەوەی حکوومەتی عێراقی بڵێن تازە ئەو گفتوگوۆیە چەندین جار لەگەڵ یاخود بن ئەو عەرزە پێشکەشی حکوومەتی هەرێم کرا دیارە ڕەزامەندی نەدرا لەسەر دروستکردنەکەی بەو شێوەیە کە 5,000 گوندی دادەپۆشی و کە 5,000 گوند دادەپۆشوەیە عایدێکی زۆریش ئەوە دەبوو ئێستا بە ئەوەی کە پێشتر بەنداوەکان ئێستا چەند بەنداومان لە کوردستانەوە قەیرانی دارایی بەنداوەکانی وەستاندووە بەڵێ ئێستامە وەکو گوتم ئەمە 7 بەنداومان هەیە ئەو سێ بەنداوی کە باسی کرد کە دکتۆر ئەو بەنداوی دوکان و دەربەندی خان کە هەمومان دەیزانین ئەو ڕاستی ئەو دوو بەنداوە وەختی خۆی بۆ پاراستنی بەغدا لە لافاو یاخود جنوب وەسەتی عێراق بۆ لافاو دروست بووە ئەو هذا کاتی مەلیک مەلەکیەوە دەستی پێکردو لە کاتی حکوومەتی قاسمە افتتاح کرا بەنداوی دووهۆک لە کاتی تەسنیع عەسکەری کردی لە کاتی حکوومەتی عێراقدا کرا ئەو ئەندیکە لەلایەنی حکوومەتی هەرێم گەورەمان نییە ئێمە وەکو حکوومەتی هەرێم بەنداوی گەورەمان نییە دراسە و دیزاینیمان بۆ 11 بەنداو کردووە بەڵام نەکراوە لەبەر چی نەکراوە لەبەرەوەی 500 تا 6 ساڵی دەوێت نەبوو یاخود نەخێر وڵایە پارەشی بۆ تاخاکرا من دەمەوێت بە ڕاشکاوی چواریشی بۆ پارە بۆ سارتک پارە بۆ بەردەسوور پارە بۆ بەنداوی باسێ بۆ بەنداوی باکرمان بۆ هەر چواری تەرخان کرا لە بودجەی 2014 بەڵام ئەو قەیرانە لەگەڵ 23 بەنداویشمانەژێ جێبەجێکردن ئەوەش وەستاوە ئەوە هەمووی وەستا چەندی بەنداوی کەشمان خراپ و بەرناوە ئەوە کراوە هەروە دەمێ ئەوەش بڵن حەوت بەنداوی کەشمان بە شێوەی بیوەتی و خەرجی درێژخایەن ئەوە تەندەرەکانیشی تەواو بوو کۆمپانیاکانیش عەرزیان لە زەر کۆمپانیایەک مراجعە دەکا دێو ئامادەیی هەیە کۆمپانیای گاڵکۆنی تورکی کە ئامادەیی هەیە کە سێ بەنداو تەواو کە بەنداوی تەختەخ و بەنداوی ڕەشاوە بەنداوی منداوە زۆر باشە بەس سەبارەت بۆی کە ئێستا ئێمە تەنە سەرچاوەکانی ئەوەی کە مەترسی لەسەر لە وڵاتی ئێران یاخود لە تورکیاشەوەیە کە مەترسیە بێ لەسەر سەرچاوەکانی ئاوی هەرێم ئەمە تورکیا تا ئێستاش ئەو خەتەرەی نییە چونکە گەورەترین با بڵێن سەرچاوەی هەرێمی کوردستان زاوی گەورەیە زاوی گەورە 158 لە ناو کوردستانە ئەوەی کە لەژێر دەسەڵاتی با بڵێن کوردستانی باکوورەکە حکوومەتی تورکیایە ئەوە ئەو هەڕەشەیە لەسەر نیە لەبەر ناوچەکەی دروستکردنی هایدرۆپاوەر دروست هایدرۆپاوەریش کە پڕبووی ئیطلاق دەکات ئەوە کێشەی لەسەر نیە و ترسیشی لەسەر نیە بەڵام ئەوەی کە کێشەی ترسی گەورەی لەسەر ئەو دوو زابی بچووک و سیروانە گاپ ئەو تەسیرەی لەسەر کوردستاندا نییە تاسیری لەسەر بەنداوی مووسڵ هەیە پاش دروستکردنی سەدی ئەدیسۆ تاسیری نێگەتیڤی لەسەر کوردستاندا نییە بەڵێ ئێسپاس دەکەم کاوی تور سەبارەت بەوەی کە ئەگەر پلان نەبێت پێت وایە لە چەند ساڵی داهاتوودا ئێمە ڕوبەڕووی قەیرانی ئاو دەبین و لە کاتێکە وڵاتێکی دۆڵەمەندین بە ئاو بەڵێ دیارە ئەگەر پلان نەبێتەوە بەنداوە بە دیلانی کە هەیە دروست نەکرێن لە هاوینی داهاتوە تووشە بین ئەگەر بێت وشکە ساڵی نەبێت ئەگەر وشکە ساڵی بێ ئەو بە تەئکید لەم ساڵەوە لە ساڵی دوای ساڵانی بارانی ئەم ساڵەوە تووشی گرفتی گەورە بین بەڵام ئەگەر لە حاڵاتێکە ساڵەکانیشمان پڕباران بێ و گرفتیشمان نەبێت لە ڕووی بارانەوە ئەوە لە 2019 بە دوا کاتێکە ئەو دوو مەشروعەوەی کە لەسەر سیروان هەیە دروست کراوە تەواو بووە لەگەڵەمەی سەرزەی بچووک ئەگەر تەواو بێت هەردوو مەشروعەکە بێتەوە گرتنەوەی ئاوی سیروان و زەی بچووکە و کاتە ئێمە بە شێوەیەکی گشتی پارێزگای سلێمانی و کەرکووک تووشی گرفتێکی گەورەی کەم ئاوێ بێتەوە واتە نەک تەنها سلێمانی بەڵکو کەرکووکی لەگەڵا چون چارەسەری سەرەتایی هەیە جگەل لە بەنداوی گەورە سەرەتایی ئەوەی کە ئەم نەخشەی بەنداوانی کاگرم باسێک ئەوانەیە ئەو بەنداو بە دیلانە دروست کرێت
بەڵام چەندی پێسێ بۆ نمونە بۆ ساڵێکە 2 ساڵێکە و بەنداوان ئەوە ئەکەوێتە سەر پلانی حکوومەت دیارم کە چەندێ پارەی بۆ دابینەکە و کۆمپانیا بەسەری بتوانم کارەکە نەکو بەو پرۆژەکانی کە بێ بەشێک لە پارەکە بەدامی کە ڕایگرێت بارانێک بێ ئەوەی کە دروست کراوە ڕای ماڵێ و جاریشکە بێتەوە ئەمە گرفتەکەی ئەگەر بێت و پارەکەی بۆ دروست کرێ بە 1000 دروست کرێ پارەکەی بۆ تەرخانکرێ بە 1000 دروست کرێ ئەو کاتە ئەتوانێت لەگەڵ 2019 ڕەنگە و پرۆژانێکی کان و پرۆژەکە پرۆژەی گەورە نین گەورەترینەوەی دەڵکەوە بەڵێ ئەوانی تر ئەو گەورێنین بۆی بە کاتێکی کەم تەواو بن بەڵام ئەتوانێت تەعویزێکی باشی ئاوی دوکانی یاخود ئاوی دەربەنی خام بکەن. دواوتت قەیرانی ئاو لە هەرێمی کوردستان بەڕێوەیە؟ بەڵێ بە تاکید ئەگەر پلانی خێرا با بڵێن پلانی خێرا نەکرێ جێبەجێ نەکرێ بەڕاستی دەبی هەموو شتێک فرامۆش کرێ دەست بە تەرخانکردنی هەب بودجە بێت بە چ بە شێوەی بانکردنی خەڵکی وەبەرهێن بۆ سەرفکردنی پارەکانیان بۆ دروستکردنی بەنداو چونکەوە دوو زەنجی خەتەرناک لێیدا ئەبێ ئێمە بکەوینە خۆمان چ بە دروستکردنی بەنداوی بچووک و ئەستێڵک و پۆند و بەنداوە استراتیژیەکان تا بتوانین ئێمە کوردستان ئاسایشی ئەو بۆ هەرێمی کوردستان دابین بکەین. زۆر بەڕێز ئەکرەم محەممەد بەڕێوەبەری گشتی بەنداوەکان وەزارەتی کشتتوکاڵی حکوومەت هەرێمی کوردستان سوپاس بۆ بەڕێستان زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر هەڵەت ڕەشید دکتۆرا لە جوگرافیای سروشتی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارەکەم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.